إلهكم إله واحد پەرستراوی ئێوە یەک پەرستراوە نابێ بە دوان نابێ بە سیان لای مەجووسیەکان ئاگرپەرستەکان دوو خوا هەیە خوای خێر و خوای شەڕ یەزدان و ئاهریمەن ئێستا دیقەت بدەیت لە ناو کوردستانی خۆشمان چونکە بەناو سەقافەتی ئاگرپەرستی مەجووسیەکان زاڵ بوو بەسەریدا هەمانە سوێن دەخەدەڵە سوێن بە یەزدانی پاک سوێن بە یەزدانی پاک یەزدانی پاک یعنی ئیلاه الخەیر یعنی هەر لە خۆی لە خۆیدا ئیقراری کرد کە خوایەکی تریش هەیە ئەمەیان یەزدانە ئەویستێ ئەهریمەن ئەهریمەن چییە؟ خوای شەڕ خوای تاریکی یەزدانیش خوای ڕووناچی ئەمە دینی مەجووسیەکانە من و تۆی مسلمان باوەڕمان بە یەزدان و ئەهریمەن نییە دوو خوا هەبێت ئیلاهوکم ئیلاهٌ واحد ئەوان باوەڕێن بە دوو خوا هەیە گاورەکان دەڵێن ئین الله ثالث ثلاثة سێ خوا هەیە خوای گەورە و عیساش و ڕوح القودس سێ خوا هەیە ئێمە دەڵێن نەخێر غەڵەتتان کرد ڕوح القودس چێیە و عیسا چێیە کە خوا بن خوانین إلهكم إله واحد قل هو الله أحد ديني حق ديني توحيده أو كرديان السي أي مشرك كان واتخذوا من دونه آلهة جيقا الأخوات شندان خواي قوريان هي كديان برست أيمي مسلمان نخير بو ديني إسلام ديني توحيده تنها خوا برستية يك خوا هي يشترنيه و یەک خوا هانای بۆ دەبرێت پشت بە یەک خوا دەبەسترێ و ئاعتقادمان بە یەک خوا هەیە کە ژیان و مردن و سوود و قازانج و زەرەر و هەموو شتێکی بەدەستە جگە لەو هیچی تر شایستەی پەرستن نییە بۆ ئێمە خوای گەورە دەبین لە سەروی هەموویەتی بۆ شایستەی پەرستنە غەیری خوای گەورە هەمووی مەخلووقە هەمووی مەخلووقە لە لوتکەی پێغەمبەران و مەلایکەتەکانەوە دایگرە بۆ پیاوچاکان دایگرە بۆچی بۆ بتووسانەبێک هەر هەمووی مەخلووقە هەمووی هیچی شایستەی پەرستن نییە لەگەڵ خوا هیچی ناکەینە شەریک ئەمە دینی تەوحیدە ئیلاهوکم ئیلاهٌ واحد پەرستراوی ئێوە یەک پەرستراوە دوان نییە سیان نییە زۆر نییە یەک